دەنگدان ئەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدان ئەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی خورخەمێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی گەدەین بە یەکێتی چرای شەوا زەنگیتر ڕابەری شۆڕشی گوڕە هەڵای سەختی ڕێی دژوار لەسەر مەزاری ماما هەڵێینەوە هەزار جار دیسما 162 جێی ئومێدە بۆ هەژار دیسما 162 جێی ئومێدە بۆ هەژار لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی خورخەمێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی یەکێتی سنبولمانە بە نەسرەوتن لاغەبە دەنگ دەدەین بە یەکێتی بەدیهێنەری ئاوات لیستی 162 وەری هیوایە هەڵهات بە خوێن دەنگی پێدەدەین دەیڵێینەوە هەموو کات بە خوێن دەنگی پێدەدەین دەیڵێینەوە هەموو کات لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی خورخەمێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی بازیمان پێشەنگە فاکتەرە بۆ سەرکەوتن قوتابخانەی خەبات و فێرگەی عیلم و سەرکەوتن لیستی 162 لیستی مەردی و نەسرەوتن هەموو دەنگی پێدەدەین بۆ ماڵی کوردیە خستن هەموو دەنگی پێدەدەین بۆ ماڵی کوردیە خستن لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی خورخەمێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی لەسەر
بە مەردانە دەستنێ و دەستی یەکەین هەمومان بە برایانە یەکێتی نیشیمانی بەناو ماڵی هەمووانە مەزاری پیرۆزی مام ڕەمزی پێکەوە ژیانە مەزاری پیرۆزی مام ڕەمزی پێکەوە ژیانە لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدان هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورخەمیەتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی